بەتە من دڵخۆشم ئەو هاوکاری کە بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵکۆیان کردبووە گەیشتە ئەو جێگەی کە دیاری کراوە بۆ ئەوەی کە هاوکاری بۆ خوشکبرایانمان لە ڕۆژاوای کوردستان تێدا کۆ بکرێتەوە. بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵ لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرجەم بەڕێوەبەری خوێندنگەکانی ئاگادار کردەوە بۆی هاوکاری بگەێنن بە کەمپینی دەستگای میدیای کورسات. خۆشبەختانە هاوکاریەکان کۆکرێتەوە. من ئەمیسا ئەمەوێ قسە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ کەم و بۆی بە دیاریکراوی بزانین چەندێک هاوکاریان بۆ کەمپینی دەستگای میدیای کورسات هێناوە کە کامەرەمانەکەم هاوکارم بێ مامۆستا سوپاس دەکەم بێی تێرە. سڵاو لێ بێ مامۆستا قاسمم کاتەوە باش. هاوکاریەکەتان چۆن بیرۆکەتان بۆ دروست بوو کە ئەم هاوکاری بەو شێوە کۆ بکەنەوە و هاوکاریەکەتان چەندێکە کە گەیاندوتانە بە کەمپینی دەستگای میدیای زۆر سپاس بۆ کەناڵەکەتان. ئێمە دوای هێرشەکانی سووریا بۆ ڕۆژاوای کوردستان بەڕاستی ئێمە فکرمان کردەوە کە کۆمەکێک بکەین وەکو پەروەردەی چەمچەماڵ بۆ کوردانی ڕۆژئاوا. بڕیارماندا و ئاگداری سەرجەم قوتابخانە و خوێندنگاکانمان کردەوە کە کۆمەک کۆکەینەوە بۆیان. ئەو کۆمەکی کە کۆمان کردو تا ئێستا 27 قوتابخانە و خوێندنگا و باخچە کۆمەکیان هێناوە بە بڕی 10,737,500 بڕی کەلوپەل و بەتانی و خۆراکیشی لەگەڵایە. چاو خۆش بێ و زۆر سپاس مامۆستا قاسم. هەڵبەتە دەستەکانە خۆش بێ و زۆر سپاس. ئەوە ئەو بڕی هاوکاریە مامۆستا پشتیوان ئەگەر هاوکاری کامەرەمانەکەمی بڕی ئەو بڕەپارەیەکە بە دیاریکراوی لەسەر سنووقەکە دای بنێن ئەو بڕە هاوکاریەکە هێنداوە بۆ پشتگیریکردن و پاڵپشتیکردنی کەمپینی دەستگای میدیای کورسات بۆ خوشکبرایانمان لە ڕۆژاوای کوردستان وەکو مامۆستا ئاماژەی پێکرد بڕی ئەو پارێکە ناویانە زیاتر لە 10 ملیۆن دینارە و پێشکەشیان کرد بە کەمپینی دەستگای میدیایی کورسات بابەشی لەگەڵ ناوپارێزی کوردستان. هەر بۆیە وەکو بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵ ئاماژەی پێکرد هاوکاریەکان بەردەوامی دەبێت و لە داهاتووشدا تا کەمپینەکە بەردەوام بێ هاوکاری دیکەش دەگەیەندێت بە نێو کەمپینی دەستگای میدیای کورسات. ئەمەوێت لەگەڵ بەڕێوەبەری سەنتەری گەنجان قسە بکەم زانین چی هەیە بۆ ئەو هاوکاریە پڕبایەخی بەڕێوەبەریەتی پەروەردەی چەمچەماڵ بۆ کەمپینی دەستگای میدیای کورسان. کاک سۆران سڵاوت لێبێ و قسەمان بۆ بکات تا چەند دڵخۆشی کە هاوکاریەکی باش گەێنرا بە کەمپینی دەستگای میدیای کورسات. سڵاوتان لێبێ. ئێمە وەکو دەستگای میدیای کورسات و ڕێکخراوی ناوپارێزی کوردستان زۆر سوپاسی بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵەکەین کە ئەمڕۆ بەدەم کەمپینەکەمانەوە هاتون و هاوکاریان گیانە کەمپینەکەمان. دیارە بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵ هەمیشە هاوکار و پشتیوانمان بۆ لە چالاکیەکانمان لە ڕێکخراوی ناوپارێزی کوردستان و هەم لە چەمچەماڵ و هەم لە ناحیەی شۆڕش. بۆیە لێرەوە سوپاسی تایبەتیمان هەیە بۆ بەڕێوەبەری پەروەردە و مامۆستایان و مدیرەکان. هیوادارم ئەم هاوکاریەکانیان بەردەوام ببێ و بۆی بتوانین ئێمەش بە دەستێکی ئامانەوە بیگەینە دەست خوشکبراکانمان. چاو خۆش بێ و زۆر سپاس کاک سۆران. بەڵێ سۆمە ئەوە ئەو بڕە هاوکاریەیە جارێکی ترەمەوە باز دۆ بکەم کە بەڕێوەبەراتی پەروەردەی چەمچەماڵ لە سەرجەم قوتابخانەکانی نوێ و قەزای چەمچەماڵ کۆیان کردوێتەوە و گەیاندویانە بە کەمپینی دەستگای میدیایی کورسات. هەڵبەتە پێش لایڤەکە قسەم لەگەڵان کردو ئەوان بازدەوە دەکەن کە بە ئامانەتەوە ئەم هاوکاریان هێنا و دڵنیان لەوەن کە کەمپینی دەستگای میدیایی کورسات هاوکاریەکان بە ئامانەتەوە دەگەێنێت بە خوشکبرایانیان لە ڕۆژاوای کوردستان. ئەگەر کاتە بێک ئەمێ قسە لەگەڵ مامۆستا پشتیوان کەم کە ئەو هاوکاری لە خوێندنگاکان کۆکردەوە. مامۆستا سڵاوت لێبێ چۆن هاوکارەکانتان کۆکردەوە بۆم باسکی سوپاس دەکەم ئەگەر بیت تێرە. سوپاس بۆ کەناڵی کورساتی عزیز. ئێمە وەکوەکێکی سەرشانی خۆمان بە باشمانزانی بانگەوازە بکەین بۆ سەرجەمناوەتەکانی خوێندن کە بڕی هاوکاری کۆمە کۆ بکەینەوە. سوپاس بۆخوا بڕی 10,737,500 نامە کۆ کردەوە. سوپاس بۆ مامۆستانی بەڕێز. زۆر باشە مامۆستا. ئەمێ پرسیاری ئەو لێکەم هاوکارێکە بەس دە مامۆستان کۆکراوەوە یان فەرمانبەرانی نێو بەڕێوەبەراتی و هەروە خوێندکارانی شاوکاری ئەم دەستگیرۆیە بوون. بە تاکید مامۆستایان خوێندکاران هەردوو لایەن تاوکەری یەکترینەوە پارێن لایەن ئەوانە کۆ کراوەتەوە. سوپاسیانەکەم دەستیان خۆش بێ جێگای ڕێزن. دەست و چاو خۆش بێ و زۆر سوپاس. بەڵێ سۆما کەمپینی دەستگای میدیای کورسات بەردەوامیە نێو قەزای چەمچەماڵ جێی دڵخۆشیە کە بەڕێوەبەراتی پەروەردە بڕی زیاتر لە 10 ملیۆن دیناری گیان بە کەمپینی دەستگای میدیایی کورسات و ناوپارێزی کوردستان. من ئەمە یەکشت بڵێم کە کەمپینەکە بەردەوامە هەموو ئەو کەسانی کە نێو قەزای چەمچەماڵن بە پیر و لاو گەنجەوە تکایە کەمپینەکەمان بەردەوامە و وەرن بۆ سنتەری گەنجان لە شۆڕش و هاوکارەکانتان بگەێنن بە خوشکبراکانتان لە ڕۆژاوی کوردستان.